سفرەی خێرخوازان، هەژار و نەدار و کەمدەرامەت و کاسبکار و دەستگێڕ و عارەبانەچیەکانی ناوبازاڕی قەزای کەلاری کۆکردووەتەوە. ئەو کەسانی نیوەڕوان لە نێوبازاڕدا دەمێننەوە و ناتوانن لە دەرەوە ژەمە خواردنێک بخۆن، دێنە مزگەوتی گەورەی کەلار و لەسەر ئەم سفرەیە کە لەلایەن چەند خێرخوازێکەوە ئامادە کراوە نانی نیوەڕۆ دەخۆن. بەڵام بە وتەی سەرپەرشتیارانی پرۆژەکە لەلایەن چەند خاوەن چێشخانەیەکی ناوبازاڕەوە دژایەتی دەکرێن و ناچار بوون پرۆژەکە ڕابگرن. بەناوی خۆی بەخشنۆ میرەبان دیارە ئەو پرۆژەی کە ئێمە ڕامانگەیان دامینکردنی خواردنی ژەمێک بۆ کرێکارەکان و کەسانی بەخشرا و کەسانێک کە بێلانن کەسانێک نەبوون و هەژارن کە لە نێو ئەم بازاڕەیە ڕۆژی 2000 یا 3000 ئەگەر دەریشیکەن کە ئەوە داهاتیانە پرۆژەیەک بوو بەڕاستی پرۆژەی دروستکردن بوو 2 ڕۆژ بەردەوام بوونە پرۆژەیە سوپاس بخوا ڕۆژها بوو خواردنی 100 کەسمان ئامادە ئەکرد ینی ئەو کرێکار و بەخشرا و پاکەراوانە ئازانی چەندێک دڵیان خۆش بوو تەسەور ناکەی ینی هیوایان هەبوو کە ڕۆژانە پێش ئێمە وەڵی بە برسی ناو بازار ئەمایەوە بەڵام ئەو پرۆژەیە 2 ڕۆژ نامە دروست کرد وەڵی نییە ئەهات بە خۆمانەوت من پێشتر ڕۆژ هەبوو بە برسی برسێتی نیوەڕوان ناو بازاڕامامەتەوە کە ئێستا خواردن کات ئێمە خواردمان دروست ئەزانی چەند دڵخۆش بوو بەداخەوە ئێمە کۆمەڵێم چێشخانە هەر لە دەوروبەری نزیکی مزگەوتەکە هەر لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی خواردنەکەەوە بەڕاستی بە دژایەتێکردنی ئێمە دەستیان پێکرد تۆ ینی ڕسق لای خی گەورە هەرچی داراوەی ڕاستی ینی باوەڕ ناکەم کەسێکی پاکەرەوە کەسێکی کرێکار کەسێکی نەبوون کەسێکی بەخشاو بچێ لە مەدعەم نان بخۆ ئەوانەیەوت مەدعەمەکانمان چۆڵ بووە ڕسقی ئێمە نەماوە وا بڕیار بوو کە دەستباری ئەم پرۆژە بین بۆ کەسانی بەخشرا و کەسانی نەدار و هەژارەکان و زۆرینەی زۆریان ئەو کەسانی کە خواردنیان خواردۆ لەم شوێنەی ئێمەدا پاریان نەبوو لە چێشخانەکانە خەریکی خواردن منیان خواردن بۆ خۆیان بکڕن لە ڕۆژی یەکەمدا تەلەفۆنێکی زۆریان کرد بۆ بەڕێز ماوەسە سەنگەر کە ئاگاداریان کردەوە وتیان ئێمە ڕسقمان نەماوە و خواردنەکانمان قیمەت ناکە و هەروەها هیچمان بۆ نامێنێتەوە بۆیە داوایان لێکردین لای دێن لە ڕۆژی دووەمدا ئێمە بەردەوام بووین لە خواردن دروستکردنەکەمان لە ڕاستیە خاوەنی چێشخانەیە کاتە سەرمان بە شێوەیەکی زۆر ناشین بە وتەی ناشیا و هەروەها داوای لێکردن کە بەشەڕ بێن لەگەڵی بەڵام ئێمە کە ئێمە ئیشەکەمان ئیشی خێرخوازیە ئیشی ئێمەوە نییەکەوە بە جەنگ بێن لەگەڵ خەڵکە. پرۆژەکە بۆتە مایی کار ئاسانی و سوکردنی باری سەرشانی ئەو کەسانەی سەرقاڵی کار و کەسابەتن لە نێو بازاڕ کە زۆرینەیان بە زەحمەت بژێوی ڕۆژانەیان دەست دەکەوێت و هەندێکیان پارەی ژەمە خواردنێکیان بۆ پەیدا ناکرێت بۆیە داواکارن پرۆژەکە بەردەوام بێت. وەڵا ئەو خەڵکە نانی هەوڵ بۆ مزگەوت ڕەحمە لە دایک و باوکی وەڵا بڕی خەڵکەیە کرێکارە ڕۆژی 10-12 زیاتر ئیش ناکە بۆی ناکرێت ڕۆژی 30 بدەدە نان خواردن نیمەڕۆ یا ئێستا من ڕۆژی لێرە 8,000 دەرەکەم ئەی 8,000 چ بە مەماڵ چ بۆ خۆم ببینێ بەخوا بڕۆ بۆ مەطعەم جارێ نانە پارەی نانم نییە بخۆم مەجبورم نان نەخۆم ئەی لێرە ڕۆژی 8,000 نار دەرەکەم بەخوا 8,000 بەشم ناکات بەخوا بەش ماڵ ناکات 30 مڵاڵم هەیە بەس چیەکە بەخوا ئەو زۆر باش بی بۆ خەڵکی فەقیر فقرا زۆر هەیە لەم شارە تقریبا 100 نەفەر لە مزگەوتە نانیان خوارد دوو ژنانیاندا تر خەڵک مەطعەمەکان وتێ مەطعەمەکان شکاتیان کردیە بۆ چیوەتی خەڵک نایەت لەمرە نان بخۆت وەڵا کرێکار هەیە زەحمەتە بۆی ئێستا من ڕۆژی هەیە ئیش هەیە و دوو ڕۆژ ئیش نییە بەخوا ڕۆژی ئیش نەکەم لە بیانێک وتیان 8 بیانێتیان بۆ نیمەڕۆ 1000 نار ئیش ناکەم بەخوا مەجبورم نان نەخۆم. پرۆژەی ئامادەکردنی خواردن بۆ هەژار و نەدار و کاسبکاران لە نێو بازاڕ لە بەشێکی زۆری شار و ناوچەکانی تری هەرێم ئەنجام دەدرێت و هاوکارێکی باش و سوودێکی زۆرە بۆ میوانانی سەرسفرەکە و خێریکی گەورەشە بۆ خێرخوازان بەڵام لە ئێستادا پرۆژەکە بەهۆی سکاڵای ئەو خاوەن چێشتخانانەوە ڕاگیراوە و سەرپەرشتیاران بە دوای ڕێگەچارەیەکی تردا دەگەڕێن تاکو و درێژە بە پرۆژەکەیان بدەن. هاوەر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.